وبعبارة أخرى طریقەتی نەقشبەندی یەکێکە لەو تەریقەت و ڕێبازانەی پیاوانی ئاینی ئیسلام دایان مەزراندووە. لەگەڵ بوونی مورید و شێخی ئەم تەریقەتە لە بەشێک لە وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستانیش بەشێکی زۆری پەیڕەوانی ئەم تەریقەتە لە سنووری هەڵەبجە و هەورامان کۆبوونەتەوە. لەگەڵ نەقشبەندی لە هەرێمی کوردستان تەریقەتی قادریش بوونی هەیە. هەندێک لە نووسەر و مێژوو نووسانیش ڕەخنەی ئەوە لەم دوو تەریقەتەی ئاینی ئیسلام دەگرن کەمتر لە یەکەوە نزیکن. یەکێک لەو ڕەخنە زۆر گەورانە ئەگیرێ لە نەقشبەندیەکان ئەوەیە کە بە مناڵی ئیجازەیان داوە بە کەسێک یاخود کردوانە بە خەلیفە. ئەمانە وای لێ هاتووە وەکو سیراعێکی ناوچەیشی لێ هاتووە، چونکە ناوچەی بەرزنجە و ناوچەی سلێمانی بە قادری مەشهور بوون و ناوچەی هەورامان و ناوچەی قەرەداخیش لە هەڵەبجەی لەگەڵابێ بە طریقەتی نەقشبەندی. تەریقەتی قادری دەگەڕێتەوە بۆ سەردەمی شێخ عەبدولقادری گەیلانی بۆ سەدەی 12یەمی زاینی. قادری ڕێبازێکی دەروێشانە و تەسەووف و میلیگەراییە و خانەقەیان هەیە. سەرچاوەی ئەم تەریقەتە لە کوردستانەوە بووە. بەڵام تەریقەتی نەقشبەندی شێخی بوقارایە و کورد نییە. مێژووەکەشی بۆ سەدەی 19یەم دەگەڕێتەوە. نەقشبەندی ڕێبازێکی سۆفیگەری و نەتەوەیی و تەکیە و مەدرسەیان هەیە. لە ڕێگەی مەدارسی دینی و لە ڕێگەی تربیە و هەرس و کەوتی ئەوانەوە بۆ ڕێبازی نەقشبەندی و تەسبیکردنی ڕێبازی نەقشبەندی کە ڕێبازێکە ئەگەڕێتەوە لە نەتیجەکەیە بە چەند قۆناغێک بە چەند قۆناغ کاتێپەڕێ تا ئەگاتە فەنافیللا ئەو کەسانەیان کە دروست کردووە و پێگەیاندووە هەموو بۆ خزمەتی ئاینی ئیسلام و دواییش کردنەوەی خانەقاکان لە سەردەمی شێخ عوسمانی تەوێڵە. تەکیە و مەدرسەکانی تەریقەتی نەقشبەندی لە ئێستادا نزیکەی 1000 قوتابیان هەیە. بەڵام وەزارەتی ئەوقاف تا ئێستا بە فەرمی مامەڵە بە بڕوانامەی ئەو قوتابیانەی تەکیە و مەدرسەکانی تەریقەتی نەقشبەندی ناکات. شێخانی تەریقەتیش دەیانەوێت ببنە پێشەنگ بۆ پەیڕەوانی ئاینی ئیسلام. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.